بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان خۆشحاڵین لە دەرفەتێکی نێدا بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان دەمانەوێت لەم دەرفەتەیە هەڵوێستە بکەین لەسەر چۆنێتی مخاتەبەی قورئان یان خوای گەورە لە قورئاندا بۆ کات و سەردەمەن و زەمەنە جیاوازەکان. بزانین خۆی گەورە لە قورئاندا چۆن باسی سەردەمە جیاوازەکان دەکات، یان ئەو دەقانەی کە هەن و جێگیر و سابتن چۆن دەتوانن لە سەردەمە جیاوازەکاندا ڕاوە بکرێن و بشێن. ئەو دەقەی کە لە سەردەمێک لە بیابانێکە هاتۆتە خوارەوە بۆ مرۆڤایەتی چۆن دەکرێت لە ئێستادا و لە سەردەمی شارستانەتی ئەم سەردەما ڕاوە و سوودی لێوەربگیرێ. ئەو میکانیزمە چییە کە خوای گەورە لە قورئاندا بەکاری هێناوە بۆ ئەوەی ئەم دەقە پیرۆزانە لەگەڵ هەموو کاتە جیاوازەکاندا بگونجێن. باسکردن و ناوهێنانی شەو و ڕۆژ و سەعات و ساڵ و کات لە قورئانی پیرۆزدا وەک ئەوەیە کە مرۆڤەکان بۆ دابەشکردنی کاتەکانی خۆیان دابەشکاریان کردو و ناویان لێناوە. ئەمانە و چەند پرسیاری تر ئەگەر بەوردی لە قورئانی پیرۆزدا سەرنج بدەیت و هەڵوێستە بکەی پرسیارگەرێکی زۆرت لا دروستەکەن. پێویستمان بە وەرگرتنەوەی وەڵامەکانیان هەیە. بۆ مەبەستە لەگەڵ بەڕێز و خۆشەویست دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سنتەری زەهاوی بۆ لێکۆڵنەوەی فکری گفتوگۆەکەین و چەند گەنجێکی جوانیش میوانمانن. بەخێرهاتنی هەمووتانەکەین. کاک دکتۆر بەخێر بێن. سپاس بۆی کاتی خۆتان بە بەرنامەکەمان بەخشن. دەستان خۆش بێ و بەندەش بەخێراتنی ئەو برا بە ڕێزانەیەکەم. زۆر سپاس. هەروەها سپاسی ئێوەژەکانەکەم بەخێر بێن. هیوادارم هەم سوودی لێوەرگرن، هەمیشە گەر سەرنج و تێبینێکتان هەبوو باسی بکەن. کاک دکتۆر، قورئان چۆن مخاتەبەی سەردەم و زەمەنە جیاوازەکانی کردووە لە کاتێکە دەشێت لەو کاتەی ئێستا 1400 و ئەوەندە ساڵە 47 باشە ئەکرێ بۆ داهاتوو تا ڕۆژی دواییش مرۆڤایەتی سوود لە قورئان وەردەگرێ بۆ ژیان وەک بەرنامەی ژیان و قورئان مخاتەبەی هەموو ڕەهەندە جیاوازەکانی دەکات. ئەمە چۆنیە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم وبارك وتفضل وتكرم على النبي المصطفى صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته. من زۆر خۆشحاڵم دەستخۆشیتان لێ یەکەم، سوپاسی خۆت و بەرنامەکەت و ئەو برانەی لە پشتی کامێرەوەن و هەموو ئەو برا ئازیزانش کە تەشریفیان هێناوە. ئەو پرسیاری جەنابەت پرسیارێکی جەوهەریە و پەیوەندی بەوە هەیە کە ئەم پەیامی قورئانە پەیامێکی هەمیشەیی لە ڕووی زەمەنەوە ئەزەلی و ئەبەدیە. چونکە قورئان ئاوێنەی سیفەتی کەلامی خوایە. کەلامی خوش سیفەتێکی زاتیە، یعنی خوای پەروەردگار کەلامی هەیە، بێ کەلام نییە. بێ ینی خوایەکە کە فەرمانی هەیە، ئەمری هەیە، نەهی هەیە، دەستوری هەیە، گوزارشتی هەیە، باس لە عیلمی خۆیەکە، باس لە ئیرادەی خۆیەکە و ئەم عیلم و ئیرادەی خۆیە لە دووتوێی کەلامێکە کە پێوترێ قورئان لە ڕێگەی جبرەئیلی ئەمینەوە سەلامی خوای لەسەر بێ گەیاندوویەتی بە محەممەدی ئەمین صلى الله عليه وسلم تا ئەویش لەفزەن و معنەن ڕوحەن و جەوهەرەن، وەکو فۆرم وەکو ناوەرۆک وەکو ئامانج و وەکو مەقاسید بیگەێنێ بە مرۆڤایەتی ئەلحەق گەیاندووشێتی. ئەم قورئانە بەم تایبەتمەندیانەی خۆی پەیامێکە لە خوای تەعالاوە، لە حەق تەعالاوە، لە ئیرادەی حەقەوە و لە عیلمی حەقەوە
بۆ هەموو مرۆڤایەتی بەبێ ئەوەی کورد هەڵبێ لە زەمانێکە یا لە کۆمەڵگایەکە مخاتەبەی هەموو ئینسانەکە. ئینسان چ ئینسانێکی زۆر خوێنەوار بێ لە ئاستێکی زۆر بەرزا بێ، چ ئاستێکی ئاساییش بێ، چ ئاستێکی میانە و ناوەڕاستیش بێ، و لە هەر کۆمەڵگایەک و لە هەر ئاستێکی پێشکەوتن نابێ. یعنی جەنابەت ئاماژەت بەوە کرد لە بیابانەوە قورئان یەکەم جار هاتۆتە خوارەوە، بەڵام ئەو کەسەی کە قورئانی ناردۆتە خوارەوە، ئەو زاتەی قورئانی ناردۆتە خوارەوە، تەنها شارەزای بیابان نەبووە، شارەزای هەموو حاڵەتەکان و هەموو دۆخەکان و هەموو جوگرافیاکان و هەموو ئاستەکان و هەموو گۆشە و کەنارەکانی وجودی ئینسان بووە کە ناردووشێتی بۆ پێغەمبەرێکی ناردووە. پێغەمبەرەش عەلەمەهو شەدید القووە، پێغەمبەرێکە کە خوای پەروەردگار مامۆستایەتی و جوبرەئیلیش فێرکارێتی، یعنی فێری دەکە. ئەگەر لە ئینسان بکۆڵینەوە بزانین وەرگر کێیە، وەرگری ئەم پەیامە کێیە، ئەو کاتە تێگەین. چۆن شتە کتێبخانەیە، کتێبخانەکە بەرنامەی خۆی، پێڕستی کتێبەکانی خۆی لەسەر ئەساسی داواکاری خەڵکەکە داڕشتووە خاوەنی کتێبخانەکە. بۆیە کابرا کە ئەچێ بزانم کتێبخانە چیتایە، ڕەچاوی پرسیارەکانی ئەو کراوە. ئەندێ لەو پرسیارانە پرسیاری هەمیشەیین. ئینسانی سەردەمی بەردیش چ پرسیارێکی هەبووە، پرسیاری ڕیشەی و هەمیشەی. خەڵکی ئەم سەردەمەش با سەردەمی تەکنۆلۆجیا و کۆمپیوتەر و نانۆ و سەردەمی زیرەکی دەستکرد و ئەمانەشە هەر ئەمان پرسیاری هەیە. مەسەڵەن لە هەموو سەردەمەکە ئینسان بیری لە خۆشبەختی کردوتەوە، بیری لەوە کردوتەوە بەچی ئارامە بێ، بەچی دڵنیا بێ، بەچی بەختەوەرە بێ، مەسەڵەن بەچی تێراوە بێ کە تینویە بێ. خۆ ئاوی سەردەمی بەردیش هەر ئەو ئاوەی سەردەمی تەکنۆلۆجیایە. نابێ بڵێن ئەمە سەردەمی ئەم ئاوەی کە ئێسای خۆینەوە مادامی سەردەمی بەردە تینوێتی ئەمڕۆ ئێمە ناشکێنێ. ئەو هەناسەی کە هەڵی ئەمژین، ئینسان لە هەموو سەردەمێکە یەک هەناسی هەڵمژیوە، یەک جۆر هەوای پێویست بووە بۆی بژی کە ئاگرە کاتەوە. ئاگر لە هەموو سەردەمێکە پێویست بووە کە خۆراکی ویستووە هەر لە زەوی وەریگرتووە، بەڵام تەکنۆلۆجیا فۆرمەکانی گۆڕیوە. مادەی حەیات، مادەی ژیان، ماکی ژیان، کەرەستەی سەرەکی ژیان یەکێکە، بەڵام فۆرمی ئەگۆڕێ، فۆرمی لە زەمانێکەوە بۆ زەمانێکە گۆڕێ. لە هەموو سەردەمێکە ژن و پیا و یەک هەستیان هەبووە بەرامبەر بە یەکتر، بەڵام لە سەردەمی کۆنا بە جۆرێک دەریان بڕیوە، لە سەردەمی ئێستا بە جۆرێکی تر. لە هەموو سەردەمێکە باوکودایەک هەست و سۆزیان بۆ مناڵەکانیان هەبووە، لە سەردەمی بەردی شایان بۆ لەم سەردەمە شایانە. بەڵام ئێستا زمانی دەربڕینەکە ڕەنگە بگۆڕێ. ئێستا یادی لە دایکبوونی بۆکەن، سەردەمی پێشوو بە شێوەیەتر بووە. بۆیە بە زمانی فەلسەفی قسە بکەین، ئەڵێ ئینسان کەینونەیەکی هەیە، بوونێک، سەیڕورەیەکیش هەیە، گۆڕانە. کەینونەکە بوونەکەیەتی، سەیڕورەکە گۆڕان و فۆرمەکانێتی. لە ڕووی سەیڕورەوە مرۆڤایەتی گۆڕاوە، ئەینا لە ڕووی کەینونەوە هەمان شتە. لە سەردەمێکا کە لە هەموو سەردەمێکا ئینسان بێزار بووە لە زوڵم لە هەموو سەردەم و لە هەموو کۆمەڵگایەک و لە هەموو ئاستێکی معریفیا شتێکی خراپە، بەڵام لە سەردەمێکەوە بە سەردەمێکی تر جۆرەکانی زوڵم و جۆرەکانی دەرکەوتنی زوڵم گۆڕانکاری بەسەرایە. بۆیە کە مخاتەبەی زەمەنەکە، زەمەن عنسوورێکی ئەساسیە لە فیعلی حەزاریە. کاتێک کارێکە کرێ، ئینسان کارێکەکە، هەر کارێک بێت، کارێکی تاکە کەسی بێ، دەستە جەمعی بێ، لە ئاستی خێزانە بێ، لە ئاستی کۆمەڵگایە بێ، ئەم کارە پێویستی هەم بە بکەرێکەیە کە کارەکەەکە، پێویستی بە ئامانجێکەیە کارەکەی بۆ ئەکرێ، و پێویستی بە مادە و کەرەسەیەکەیە، و پێویستی بە فۆرم و شێوەیەکیشێ. مادە و کەرەسەکە سابتە، مادە و کەرەسەکە سابتە، بەڵام فۆرمەکە گۆڕێ، شێوەکە گۆڕێ.
زەمن بەشێکە لە شێوە لە فۆرم ئەچێتە ناو ئەچێتە پاڵ مەکانەوە ئەچێتە پاڵ ئێمە پشتێکمانەیە زەمان و مەکان و فعل هیچ فعلێ بەبێ زەمان و مەکان بەبێ بکەر و بەبێ بۆ کراو نابێ هیچ کارێک بەڵام مادەی فعلەکە ئێستا بۆ نمونە بێنەوە قەتڵ کوشتن لە هەموو سەردەمانێکا کارێکی خراپ بووە تاوان بووە نەهی لێکراوە ڕێگری لێکراوە بەڵام کاری کوشتنەکە ڕەنگە لە سەردەمێکا بە بەردێکی تیژ بوو بێ ئێستا بە ئوسلوبێکی تازە شێوازەکە بۆیە ئێمە کە باسی زەمن و مەکان و ئەمانەیەکەین ئەبێ ئاگامان لەو ڕوانگە فەلسەفیە بێکە خوای پەروەردگار خۆی زەمان و مەکانی دروست کردووە عمقێکی زەمانیمان هەیە و عمقێکی مەکانیشمان هەیە لە عمقی مەکانیە کۆمەلگاکانە گۆڕێن و عورف و عادەتەکانیشە گۆڕێن بەڵام ڕەگەزێکی نەگۆڕ هەیە لە هەموو کۆمەلگاکانە ئەوەیە کە مەجموعەیە بەشەر بەیەکەوەژین مەجموعەیە بەشەر بە کۆمەڵێک مەیل و ئارەزوو بە کۆمەڵێک خواست و ویست کە هەم خواست و ویستانە کۆن و کۆنینەن و دێرینن لە وجودی ئینسانەکە عمقە زەمانیەکەشی ئەوەیە ئینسان ئەزانێت مەحدودە بە زەمانێک و هەر فعلێکی هەر کارێکی کەیکا پێویستی بە زەمانە ئەمانە بۆ دروستبوونی فعلێکی حەزاری هەمویان پێویستن بەڵام ئێمە شتێکمانەوە پێوتێت زەمانی گشتی یعنی خوای پەروەردگار خیتابەکەی کە کردووە لە سەروی زەمان و مەکانەوە کردوێتی بەڵام کاتۆتە ناو زمانەوە ئەو کاتە زەمان دەوری تیابینێ و مەکانیش دەوری تیابینێ ئەم زەمان و مەکانە ناتوانن لە چوارچێوی مطلقەکە دەرچن بۆ فۆرم و شێوازە تازەکانیش کە جەنابتان فەرمووتان کە گۆڕانکاریان بەسەردادیان قابلی گۆڕانن لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر ئەلبەتە کاریگەری لەسەر مرۆڤەکان دروستەکەن شێواز و فۆرمە تازەکە دەقەکان ئەتوانن تەفسیری ئەم خۆ گونجاندن با بڵێن لەگەڵ ئەم شێواز و فۆرمە تازانەیە بکەن بۆ مرۆڤایەتی ئێمە گەر دیراسەیەکی لۆجیک بکەین لۆجیک کاتێ دەقێکە نووسێک نەک دەقێکی ئاسمانی پیرۆز بگرە دەقێکی مرۆیی فەیلسوفێک نە هەر فەیلسوفێک بۆ نمونە ئێستا نامەکانی ئەفلاتون ماوە کتێبەکانی ئەرەستۆ ماوە کتێبەکانی ئەفلوتین ماوە لە سەردەمی ئیسلامیە لە سەدەی دووەمی کۆچیەوە ئێمە نووسینمان هەیە کتێبمان هەیە نووسراوە ئیمامی شافعی ئیمامی مالیک موەطەئی لە پاش خۆی بەجێشتووە کە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەرتیبی کردوون بە پێی دەروازە فقهیەکان ئیمامی شافعی ئومی بەجێهێشتووە لەگەڵ ڕیسالەیە ئەم دەقانە کە دەقی مرۆییشن مرۆڤی هەموو سەردەمێک دەتوانێت سوودیان لێ ببینێت دەقێکی شێعری نالی مەولەوی مەحوی بێسارانی ئەمانە دەقی شێعرین و مرۆڤیش نووسیونی بەڵام لە هەموو سەردەمێکا و لە هەموو کۆمەلگایەکە قابلی ئەوەن کە ئینسانەکان سوودیان لێ ببینن جا چ بگا بە دەقێکی ئاسمانی وەکو قورئان کە خیتابەکانی مطلقن یعنی خیتابەکانی بۆ هەموو مرۆڤێکن بۆ نمونە کە فەرمی یا ئەیوهە الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ئەمە خیتابە لە هەموو مرۆڤایەتی لە هەر ئاستێکابن و لە هەر زەمانێکابن چونکە لە سەردەمی پێغەمبەریشە هەر هەمان خیتابە لە بۆی ئەسەر ئەو خیتابە ئەشێ چونکە ئەگەر لە سەردەمی پێغەمبەرە هەموو مرۆڤایەتی لە باوکو دایکێ دروست بوو بن خۆ ئەم بەشەرەی ئەمڕۆ هەر ئیمتیداد و درێژەی ئەوانن لەویا کە هەدەف تعاروف و پێکەوە ژیان و یەکتر ناسینە ئێستش مرۆڤایەتی هەمووی بەرەوە ئەو ئامانجە هەوڵەدا بەرەوە هەوڵەدا کە یەکتر بناسن گەلان یەکتر بناسن شارستانیەتەکان لەگەڵ یەکترا بکەونە گفتوگۆ و حیوار بۆیە خیتابەکانی قورئان و کتابەکانی فەرموودە و تەنانەت خیتابی زیندوەکانی مێژووی مرۆڤایەتی توانیویانە کۆسپەکانی زەمان و مەکان تێپەڕێنن ئەو ڕخنەی کە هەمیشە ڕاستەی مسلمانان کراوە یان ئەم کتێبە پیرۆزانە کراوە بە تایبەت قورئانی پیرۆز کە 1400 ساڵ پێش ئێستا چۆن ئەتکرێ مامەڵە لەگەڵ ئێستی مرۆڤایەتیە بکە با بڵین لە ئەسڵا پرسیارێکی بێمانایە وەکو وایە ئێستا بڕۆ لە زانکۆکانی نەک جیهانی ئیسلامیە لە زانکۆکانی ئەوروپا و ئەمریکا ئەومانە
دیراسەی دەقە زۆر کۆنەکانەکەن کە کۆنتریشە لە قورئان. ئایا هیچ کەسێک هاتووە بڵێ وەڵاکا کە ئێوە دیراسەی تەورات و ئینجیل مەکەن، دیراسەی زەبور مەکەن، دیراسەی دەقەکانی ئەفلاتون و ئەرستۆ مەکەن؟ بۆ چونکە هەندێک دەقەیە ئەوەندە قووەت و ئەوەندە بڕشتی تایە بازدا بەسەر زەمان و مەکانە. ئێمە تەنانەت ئەتوانین استفادە لە تەفسیرەکانی قورئان و سونەتیش بکەین، لە لێکدانەوەکانیش بکەین کە مفەسرین و محەدیسین و فوقەها کردویانە. ئەوان ڕۆڵیان هەیە کاک دکتۆر؟ بەڵێ مەسەن لە هەموو سەردەمێکدا ڕۆڵیان هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ دەقەکانە بۆ ئەوەی لەگەڵ زەمانەکان. چۆن هەموو مفەسیرێک هەموو ڕاوەکارێک کە یەک دەقێک ڕاڤەکە لە دەقێکە کۆڵێتەوە تەفسیرێکەکە بە معلومات و بە مەعریفە و زانستەکانی سەردەمی خۆیەوە مامەڵی لەگەڵەکە، بەدەستی بەتاڵۆ ناچێتە مەیدان. وەکو چۆن پاڵەوانێک بە توانا و وزەی خۆیەوە ئەچێتە ململانێ و زۆران بازی، ئەو کەسەش کە تەفسیری دەقێکەکە ئەو دەقێکی ئاسمانی بێ یا دەقێکی مرۆیی بێ، بە معلومات و بە زانیاری و بە ئەزمموی خۆیەوە چێ مامەڵەیەەکە. کەس بۆی نییە بڵێ کاکە نەبۆی هەیە بڵێ تۆ حەقی ئەو دەقەت نەبێ، و بۆیشی نییە بڵێ تۆ سەلاحیەتی ئەو تەفسیرت نییە ئەگەر مەرجەکانی تیابێ. بەڵام ئەگەر کەسێ مەرجەکانی تیانە بێ، ئەو کاتە لێکدانەوەکانی ڕاز دەرناچن یا لێکدانەوەکانی لەسەر بنەمانین، بۆیە بە ئاسانی ڕەدەکرێتەوە. کاک دکتۆر هیچ ئاماژەیەکی قورئانی و دەقێکی قورئانیمان هەیە بڕوونی ئاماژە بۆ بکا کە ئەم قورئانە ساڵحە بۆ هەموو سەردەم و کاتە جیاوازەکان بۆ داهاتوش؟ طبعا سورەتی مەسەلەن هەر یەکەمین ئاەتی خوای پەروەردگار کە فەرمی الحەمد لله رب العالمین. ئەم دەقێکی مطلقە، نەیفەرمۆ ڕەبی عالەمینە تا سەدەی حەوتەمی کۆچی یا سەردەمی یەکەم و دووەمی کۆچی. ڕەب العالەمینە بە مطلقی بۆ هەموو سەردەمێک، بۆ هەموو کۆمەڵگایەک لە ئەزەلەوە تا ئەبەد. اینجا لەبارەی قورئانەوە فەرمێ ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين. ئەم قورئانە ئەم کتێبە ئەم قورئانە کتێبێکە کە هیچ گومانێکی تیانی ینی لە هیچ سەردەمێکە گومان هەڵناگرێت، و هیدایەتە بۆ ڕێنما و ڕێگوشایە بۆ متقین لە هەموو سەردەم و کاتێکە، لە هەموو کۆمەڵگایەک. یا فەرمی إن هذا القرآن يهدي للتي هي أقوم تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا. يعني قال للعالمين أما زور شموليتك يعني قشقيرة. إنجا فەرمی وما أرسلناك إلا رحمة للعالمين، تۆمان نەناردووە إلا رحمة للعالمين، يعني ڕحمەت بی نەیفەرمۆ بۆ ئەم سەردەمە، تەقیدی نەکردووە. چونکە کە نەسێ تەقید نەکرا، نەسێکی ئاسمانی دەقێکی قورئان دەقێکی سنت کە نەبەسرا بە زەمانێکەوە، ئێمە حەقیەوەمان نییە بیبەسین بە زەمانێکەوە. نەک دەقی قورئانی. ئیبن سینا کە کتێبی قانونی نووسیوە لە پزیشکیە کە ئەڵێم گیایە بۆ فڵان نەخۆشی باشە، نەیوتووە تامەن لە حیاتام ئەمە باشە. ئەو بە مطلقی قسەکەیەکە، کەواتە لە سەدەکانی 1970 کە کتێبەکەی خوێنراوە لە زانکۆی پزیشکی لە پاریس، لە زانکۆی پاریس لە بەشی پزیشکی، ئەو کەسەی کە بچوایەتە ئەو بەشە لە زانکۆی پاریس بیویستایە پزیشکی بخوێنێ، ئەوە زمانی عەرەبی بزانیایە بۆی لە قانونی ئیبن سینا تێ بگە. کەس نەیوتووە کاکەم قانومە ئەم دەقە پزیشکیە هی ئەو سەردەمیەوە بەکاری ئێسە نایە. ئەو قسەیەکی زۆر وەکو بڵێ سادەیە و زۆر حتا ناشتوانم بڵێم قسەیەکی مناڵانەیە، چونکە مناڵی عاقلیش قسەی وا ناکە کە بڵێ ئەم قورئانە 1400 ساڵ لەمەوبەرە. تۆ زارێ وەرە دیراسەی ئەحکامەکانی بکە، دیراسەی چەمکەکانی بکە، دیراسەی ئەو ئەخلاق و ڕەوشت و ئاکارە بکە کە قورئان خەڵکی لەسەر تەشریعەکە، خەڵکی لەسەر هەنەدا، خەڵکی لەسەر پەروەردەیەکە. ئەو بەهایانی کە تۆ لە قورئان وەریەگری هەمووی بەهای نەمرن، بەهای جیهانین، بەهای گەردوونین، وان لە سەروی زەمان و مەکانەوە. ئەو چۆن تێبگەین لەوەی کە ئەوترێ
زەمەنیش یەکێکە لە مەخلوقەکانی خۆی گەورە دروستکراوەکانی خۆی گەورە ئەو ناتوانێ باڵێن خۆی گەورەیان دەقەکانی مەحکوم کا بەوەی بۆ زەمەنێکی دیاری کراو بێ لە سەروی ئەوەوە خۆی گەورە مخاڵەبی مرۆڤایەتیەکە خۆی دەق فعل نییە تا پێویستی بە زەمەنێ مقید بێ بە زەمن دەقی مرۆیی هەموو کەسێک کە قسەیەکەکە ئەو قسەیە بەڵێ لە ژێر کاریگەری هەلومەرجی جوگرافی و هەلومەرجی ئاو و هەوایی و هەلومەرجی کۆمەڵایەتی یا کردوێتی و ڕەنگە لە کاتێکا کردبێتی دڵخۆش بوو بێ لە کاتێکا کردبێتی دڵتەنگ بوو بێ لە کاتێکا کردبێتی لە کاتی سەرکەوتنا کردبێتی ئەو قسەیە کردبێ یا لە کاتی شکستا کردبێتی هەمانە تەسیریان هەیە لەسەر ڕۆحیەتی ئینسان و ئەو کەسی کە دەقێگە نووسێ دەقێکی ئەدەبی یا دەقێکی سیاسی دەقێکی علمیە نووسێ ئینکار ناکرێت چونکە هەموو بیرمەندەکان متتەفقن لەسەرەوەی کە ئینسان محکومە بە زەمان و مەکانی خۆی بەڵام هەر ئەو ئینسانە چەنێ عەقڵی فراوان بێ چەنێ بیری تیژ بێ ئەتوانێت کاریگەری زەمان و مەکان لەسەر خۆی کەم کاتەوە ئەتوانێت ئەزمموی خەڵکانی پێشخۆیشی ببینێ و پێشببینی زەمانی تریش بکە بەڵام خوای پەروەردگار کە خۆی خالقی زەمان و مەکانە خۆی محیطە بل هو قرآن مجيد في لوح محفوظ وأن وما آيات الكرسي بوخيني ولا يحيطون بشيء من علمه علمي خوا محيطة محاطنية محيطة يعني وەکو چێوەیەک وایە کرۆکی بابەتەکەی خوا ئێمە خەمی ئەوەمانە خوا علمی نەبوو بێ بە جزئیات ئایا وەکو نەفرێک چوو بوو مناقەشەی لەگەڵ حەزرەتی مەولەویا کرد و مەولەوی تاوگۆزی توی تۆ بۆ دینداری ناکەیت تۆ بۆ نوێژ ناکەیت تۆ بۆ ڕۆژ ناگری توی آخر خوا لە ئەزەلا زانیویەتی من نوێژ ناکەم ئێستا گەر بیکەم علمەکەی خوا بێ بە جەهل مەولەویژە فەرمێ دەفتەری حکم و قەزات لەبەرە خەفتت جەهلی خاوەن دەفتەرە تۆ خۆت وا بە گەورە و بەزانە ئابینی پێت وایە دەفتەری حکمی خوا دەفتەری قەزا و قەدەری خوا و خوێندۆتەوە و هەمووی و بینیوە تۆ لاپەڕەیەکی و دیوە ها خەفەت دەوەیە خوا نەزانێت دوای ئەو لاپەڕەیە چییە خەفەتی خۆی گەورەتە جارێ خەفەتی خۆتت بێ بەڵێ جا ئەمە ئەم کەسە کە ئەو ئیشکالیاتە تەرحەکە قوڵ نەبووە تۆ لە مەسەلەکە قوڵ نەبووە تۆ لە مەسەلەکە ئینا مەسەلەکە حەل لە بەڕاستی کاک دکتۆر زەمەنی قورئانی و زەمەنی ئینسانی یەکشتن یا جیاوازن لە علمی تازەش ئێمە زەمەنی نجومیمان هەیە و زەمەنی زەویمان هەیە یعنی مەسەلەن ئێمە ئەگەر مانگەکان سیرکەن مانگە قەمەریەکان ئەڵێ یا 29 ڕۆژ یا 30 ڕۆژ بەڵام ئەگەر بڕۆیتە ناو مەنزومەی شەمسیەوە زەمەنێکە نجومیە لەوە کەمترە لەو لەحزەیە مانکە بە چەندێکە سوڕێتەوە بە دەوری زەویە بە دەوری زەویە دقیقەن 29 ڕۆژیا یا 30 ڕۆژەکە نییە کەمترە لەوە یعنی بۆیە حساباتی نجومی جیاوازە لە حساباتی ڕەسەدی ئێمە یان خولانەوەی ئەستێرەکەی ئێمە بە چەند ڕۆژ و بە چەند ساڵ جیاوازە لە ئەستێرۆ فعلا چونکە لەو کاتە کە مانگە سوڕێتەوە بە دەوری زەویە کە لەو کاتا دەورەیە تەواوەکە زەوی ئەنازەیەک گوازراوەتەوە جا بۆیە مەوزوعەکە هەم زەمان هەم مەکانە چنە ناو عالەمی نیسبیەتەوە یعنی هەم زەمان ڕێژەییە هەم مەکان ڕێژەییە چۆن مەسەلەن ئەگەر ئێمە بین لە گۆشەیە کۆسەیری ئەم قاعەیە بکەین سەیری ئەم ستۆدیۆ بکەین هەر کامێکمان لە گۆشەی خۆیەوە سەیریەکەین نمایەکی ئەم شوێنەمان بۆ دەرەکەوێت ئەو کامێرایانەی کە لە گۆشی جیاوازەوە بەڵام ئەگەرێکە بێت لە سەرەوە سیرمانکە لە سەری قاعەکەەوە سیرمانکە یەکێ لە دوورەوە سیرمانکە یەکێ لە نزیکەوە سیرمانکە زەمەنی ژوایە زەمنێک کە تۆ لە فەزای زەویە تەسەوریەکەی جیاوازە لە زەمنێ لە فەزای مشتریە لە فەزای زوحەل و ئەمانەیە بۆیە زەمن نیسبیە
مەکانیش نسبیە، فعلی ئێمەش نسبیە. بەڵێ ئەمجا خوای پەروەردگار لە قورئان ئاماژە بۆوە کاڵێم یەومێکەیە لای خوایە، یەومی لای خوا جیاوازە لە یەومی لای ئێمە. ئەمە پێشینەیەکی قورئانیە، ئەمە سەبقێکی قورئانیە کە ئەگەر علمی فیزیایەمە بین لێکدانەوەی بۆ بکەین تەرکیزی لەسەر سێ چەمکە: چەمکی کات، چەمکی تەن لەگەڵ چەمکی مەکان و دووری مەسافە. چەمکی کات چەمکێکی چییە؟ چەمکێکی نسبیە، دووریش نسبیە. باشە؟ ئەی حەجمی ئەی تەنەکان کوتلە قورسی ئەویش وابەستەیە بە مەجموعەی عەوامیل و عناسیری ترەوە. جا بۆیە بەڕاستی ئەمامێ فیزیکدانەکان ئەوانەی کە شارەزای فیزیان قسە لەم مەسەلایە بکەن، کە قسە لەسەرەوە بکەن کە کات چییە؟ کاتێکەیە لە مەنزومەی شەمسیە جیاوازە لە کاتێک لە مەنزومەیەکی ترە. ئەگەر ئێمە سەرنجی قورئان بدەین ئەوان ئەو کاتانەی مەسەلەن باسی ڕۆژ و کات و چوزانم سوڕانەوە بۆن من خۆی گەورە فەرمێ هو الذي جعل الشمس ضياء والقمر نورا وقدره منازل لتعلموا عدد السنين والحساب. يعني چیمان لا ڕوون دەبێتەوە دەربارەی ئەوەی کە مامەڵە لەگەڵ خۆی قورئان کتێبێک نییە وەکو کتێبێکی فیزیایی ڕاوەی زەمان و مەکانمان بۆ بکە. ئەساسێکی داناوە، بەڵام ئاماژەگەلێکی تایە کە عەقڵی ئێمە ئەجوڵێنێ، عەقڵی ئێمە ئەجوڵێنێ بۆ فاکتەکان، بۆ واقعیەتەکان. عەقڵی ئێمە ئەجوڵێنێ بۆی بزانین ئێمە لەکوێ ئاژین، لە زەویەکە ئاژین. ئەم زەویە ئەکەوێتە کوێ؟ ئەم زەویە وا لەژێر کاریگەری ڕۆژە خۆر، وا لەژێر کاریگەری مانگە، وا لەژێر کاریگەری ئەستێرەکانە، وا لەژێر کاریگەری کەش و هەوایە. یعنی ئەمە مێشکت ئەجوڵێنێ عەسفی زیهنی تەکە ئەوروژێنێ بۆ ئەوەی معلومات پێیاکەی لەسەر ئەو زەوی تێئاژیت، لەسەر ئەو خۆرەی کە تیشکە دەداتێ، چۆن ئیسفادە لە تاقەی شەمسی بکەیت، چۆن ئیسفادە لە ڕووناکی مانگ بکەیت، چۆن ئەمانە بەکاربێنی بۆ تەنزیمی ژیانی خۆت. نقطەیەکی زۆر گرنگ لە قورئانە کە ئێمە ئەتوانین تەرکیزی لەسەر بکەین و جەختی لەسەر بکەین بەڕێوەبردننی کاتەکانمان. کات لا ئێمە بەداخەوە کە سەرمایەیەکی زۆر ڕەمزی و گەورەیە، سەرمایەیەکی حەقیقیە. کات یانی تەمەن. ئێمە باش ئیدارەی ناکەین، باش بەڕێوەی نابێت. چۆن ئەڵێ مەسەلەن ئەگەر ئێمە ساڵ ڕۆژمان نەبێ، ساڵ ژمێرمان نەبێ، مانگ ژمێرمان نەبێ، کات ژمێرمان نەبێ، چۆن ئەم تەمەنی خۆیمان دابەشکەین بۆ پێداویستیەکانمان، بۆ بەرژەوەندیەکانمان، بۆ گەیشتن بە ئامانجەکانمان، چۆن ئیستیسماری کەین و سەرمایە گوزاری بکەین لە تەمەنی خۆمان بۆی ڕۆژ بە ڕۆژمان باشتر بێ لە دوێنێمان. قورئان ئەم مفرەداتە باسەکە هەدەفی ئەوەیە فێری ئیداری وەقتمان بکە، فێری ئەوەمان بکە کە نرخی کات بزانێ، نرخی شەو بزانێ، نرخی ڕۆژ بزانێ، نرخی چێشتەنگاو بزانین، سوێنیان پێخوا وەللەیلی، سوێنەخوا بە نەهار وەننەهاری، وانە سوێنەخوا بە ئەسبابەکانیشیان. ئەگەر خۆر نەبێ شەو ڕۆژ معنای نییە، ئەگەر خۆر نەبێ وایان نە. ئەگەر خۆر نەبێ ضوحایانی چی؟ چێشتەنگاو کە سوێنی پێخوا والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى والليل إذا يغشى وانە والنهار إذا تجلى. هەموو ئەم مفرەدانی کە لە قورئانە باسەکرێ، باسی لەیل و نەهارەکرێ، باسی شەوەکرێ، عەفو باسی شەو و ڕۆژەکرێ، باسی چێشتەنگاوەکرێ، باسی فەجرەکرێ والفەجر وليال عشر والشفع باسی لەیلەة القەدرەکرێ، باسی شەوی قەدرەکرێ. اینجا باسی لەیلە مبارەکە، إنا أنزلناه في ليلة مباركة. چۆن کات پیرۆزە بێ، کات چ کاتێ پیرۆزە بێ؟ بەو کاری کە تایەکەی، بەکاری چاک کات پیرۆزە بێ، بەکاری خراپ
کات پیرۆزی خۆی لە دەسەیە، بە غەفڵەت کات بە فیڕۆ ئەچێ. هەموو ئەمانە ئاماژەن لە قورئانە بۆی ئینسان ئیداری وەقتی خۆی بکە. نوێژەکان إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا، یعنی فەرزێکە بەسراوە بە کاتەوە بۆی تۆ بتوانی ئیداری کاتی خۆت بکەیت. تۆ ئەگەر پارەیەکی زۆرت لە ماڵە هەبێ بڕۆیتەوە پارەکە و دزرابێ خەفەتی پێخۆیانە پێخۆی، بەڵام ئەو تەمەنت ئەدزرێ لە بەتاڵیە، لە غەفڵەتە، لە بێکاریە، لە کاری خراپە سەرفەکەی خەفەتی پێ ناخۆی. وایانە جا ئەمە ئاماژەیەکە کە لە قورئانە هەیە و بەردەوامیش دووبارە ئەبێتەوە کە فەرمێ والعصر إن الإنسان لفي خسر. عصر سوێنە خوا بە عصر، یعنی تەمەنیە ڕاستیە. ئەو تەفسیرە جۆرا و جۆرانە کە کراوە بۆ عصر ئەمان گەیەنێ بەوەی کە خوا سوێنە خوا بە سەردەم، یعنی بە ڕۆژگار، بە کات، بە تەمەنی ئینسان. سوێنەکەش لەسەر چیە؟ خوا لەسەر مەوزوعێک کە پەیوەندی بە قازانج و زیانی مرۆڤ. إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. بۆیە کات عنصرێکی زۆر مهمە لە تربیەتە، لە تربیەتی قورئانیە، لە تربیەتی نەبەویە. اینجا ئەو قۆناغانەی کە ئینسان لە تەمەنیا تیانە پەڕێنەوە ئەیان گوزەرێنێ هەمووشی ڕەبتیان هەیە بە چۆنیەتی بارهێنان و پەروەردەکردن و مەشق پێکردنی ئەم ئینسانەوە. زۆر باش. کاک دکتۆر هەندێک کات خۆی گەورە باسی ڕۆژەکە شەوەکە بۆ نمونە مەسەلەن نەفەرمێ من گەردوونم لە چەند شەو ڕۆژێکە دروست کردووە. ئەمە جیاوازی هەیە لەگەڵ ئەم ژمارەی کە ئێمە تەسەوری ئەکەین و مامەڵی لەگەڵەکەین، ئەو شەو ڕۆژانێک کە ئێمە مامەڵەیان لەگەڵاکەین و عادەت و عرفمان پێوە گرتووە مامڵێن، یان لە زانستی مرۆڤەکاندا تحدید کراوە. طبعاً پێشەوەی مرۆڤەکە ئەم زەمانەی کە ئێمە ئێستا مامەڵەی پێوەکەین دانانی مرۆڤ، ینی قەراردادی مرۆڤەکان خۆیان هاتوون لە حەزارەتە جیاوازەکانە تەقسیمی ساڵیان کردو. هەیە ساڵی ئاوا تەقسیم کردو کە تۆ ئێسەی بی، هەیە ساڵی کردووە بە 365 ڕۆژ، هەیە کردوێتی بە 360 ڕۆژ، هەیە کردوێتی بە 355 ڕۆژ. بەپێی ئەمە چەمە شتێکە قەراردادی، ینی ئینسانەکان لاو خۆیانە ڕێکەون کە ساڵ چۆن تەنزیم بکەن. هەیە ساڵی بەپێی وەرزەکان تەنزیم کردو، هەیە ئیتر جیاوازیەکی زۆر هەیە لەو بارەوە. ئێستا ستانداردێکی نێودەوڵەتیە خەڵک ئیتفاقی لەسەر کردووە. ئەمە بڕیاری مرۆڤە و چەندین سەدە بەڵکو ڕەنگە چەندین هەزار سەدە بەسەریان تێپەڕی بێت تا مرۆڤەکان گەشتون بەو تەجربەی کە ساڵەکانی خۆیان وا تەنزیم بکەن. بەڵام خوا کە خەلقی کەونەکە ئین یەومەن عیندا ڕەبیکە، ڕۆژ لای خوا مانایەتری هەیە. ڕۆژێک کە خوا بڕیاریاوە، دەورەیە کە خوا بڕیاریاوە، خولێک کە خوا بڕیاری پێدا لەسەر شتێک. یعنی ئێمە چێتە ناو ئەو ئاەتانەوە کە ئێمە هەرچەند قسەی تیا بکەین ناتوانین لە جەرگ و لە ناوەڕاستی حەقیقەتەکەی بدەین، ناتوانین، بەڵکو لێ نزیکە بینەوە. یعنی بوارێکە بۆ بیرکردنەوە کە فعلەن خوا لەگەڵ کەونە ئەم زمانی دروست کردو، لەگەڵ کەونە زەمان مەخلوقی خوایە. چونکە نەگوەکو بەشێ لە فەیلسوفان کە ئەڵێن زەمان هەر بووە لەگەڵ خوایە. هەیە لە ڕووی فەلسەفی وا بیرەکاتەوەڵێ زەمان قەدیمە، ئەڵێن قەدیمەکان پێنجن: خوا خۆی، مادەی یەکەم، سوورەی یەکەم، زەمان و مەکان. بۆ چونکە تەسەوری خۆیان کردووەکو دارتاشێک کە کورسیە دروستەکە، ئەبێ مادەیەکی هەبێت، تەختەیەکی هەبێت کورسەکەی پێ دروستکە، ئەبێ فۆرمێکی هەبێ لە خەیاڵیا، ئەبێ کاتێکیشی هەبێ، ئەبێ کاتێکی شەبێ شوێنێکی شەبێ جێی کورسەکەی تابێتەوە. ئەمان بە عەقڵی ناقیسی خۆیان قیاسی خۆیان کردو لەسەر دارتاشێ، لەسەر ئاسنگەرێ. بەڵام خوا بەبێ میسالێکی سابق، بەبێوی پێویستی بە شتێکە بێ کە بڕیاری یاشتێ ببێ ئەبێ. بۆیە لە ڕوانگەی قورئانیەوە ئێمە دوو جیهانمان هەیە. جیهانێکمانە پێوتێ جیهانی خەلق کە قاعیدەی سەبەبیەت زاڵت بە ئەسەریە. قاعیدەی سەبەبیەت یعنی هەموو شتێک لە کاتی خۆیان بە هۆکاری خۆی و بە تەرتیبی خۆی ئەڕواتە پێشەوە دروستە بێ. ئەمە قۆناغی سەبەبیەتە.
قاعدەیەکی تریشمانەیە جیهانێکی ترمانە پێوتێت جیهانی ئەمر. جیهانی ئەمر ئەوەیە کە خوا پێڵێ ببە و ئەبێ، کەوتی ببە ئەبێ یعنی چی؟ یعنی زەمان ئەچێتە ناو عالەمی ئەمرەوە، ئەچێتە ناو عالەمێکەوە کە زەمان خۆی تەولید ناکە. ئەو زەمایان مەبەست پێی کێیە و کۆناغا کام ئەوەی کە مەسەرەن خۆی گەورە نابێت زەمن پێش زەمن بوو کەی بۆ پێش زەمن بەکار ناهێنرێ، کەی پرسیارێکە ئەلامەتێکی پرسیارە بۆ دوای خەلق بەکارێت. یعنی وەک وایە مەسەلەن مناڵێکە لە دایک کە بێتوانی بڵێ کەی لە دایک بوو، بەڵام پێش لە دایک بوونەکەی ناڵێ کەی لە دایک بوو. بۆیە زەمان و مەکان لەگەڵ مادەی ئەوەلی لەگەڵ سوورەی ئەوەلی ئەمانە هەر هەمویان ئەچنە عالەمی ئەمرەوە، یعنی خوا بە فەرمانی خۆی دروستیانەکە. خۆیە فەرمێ ئینەما ئەمڕه ئیذا ئەرادە شەیئەن ئەن یەقول لەو کون فەیەکون. ئەمری خوا هەر بەم جۆرەیە کە ئیرادەی شتێکی کرد ئەڵێ ببە ئەویش یەکسەر ئەبێ. کە ئەڵێ ببە یانی چی؟ یعنی ئیستیعدادێکی معنەوی زاتی ئەدا بەو شتە بۆی شتەکە ببێ. کەواتە هەر هۆکارەکە ئەوەیە کاگە دکتۆر ئەو زەمانی کە خوا خەڵقی کردووە بۆ ئەم گردونە یان بۆ ئەم سەرزەمینە جیاوازە لەو زەمانی کە ئێمە مامەڵی لەگەڵەکەین بۆ ڕۆژی دوایی ئەو زەمانی ئێمە زەمنێکی یاعتیباریە وانە حتا متەکەلیمین تەفسیری تایبەتیانڵم پێوترێ متەجەدیدێکی مەوهومە، یعنی شتێکە لە وەهمی خۆمانە تازەیەکەینەوە. تۆڵی سەری ساڵی تازەیە، ئەمڕۆ سەری ساڵی تازەیە فەرقی لەگەڵ دوێنەیە چییە؟ بەس تۆ لە خەیاڵدانی خۆتا لە وەهمی خۆتا بڕیارە دەی ئەمڕۆ جیایە لە دوێنێ. خۆ ئەمە بۆ هەموو ڕۆژەکانی ساڵ دروستم قسەی ئەم فکرەیە وایانە. بۆیە شتێکی مەوهومە یا شتێکە کە تۆ ئەیزانی شتێکی نەزانراوی پێتعینەکەی. چۆن مەساڵێکی کە ڕۆژ هەڵهات دێم بۆ لات لێرە یا ڕۆژ هەڵاتەکە لای تۆ معلومە، هاتنەکەی من معلوم نییە. بە بۆنەی ڕۆژ هەڵاتنەکەەوە هاتنەکە و بۆ معلومە بێ. یاڵی کە هاتم بۆ لات ڕۆژ هەڵاتە بوو، کابرا علمی بە هاتنەکە هەیە بەڵام علمی بە ڕۆژ هەڵاتنەکە نییە. لە ڕێی ئەمیانەوە ئەویان تێگا وە لە ڕێ ئەویشیان و ئەمیانە توانێت تێبگە. ئەڵێ مەسەڵەن ساڵی لافاوەکە فلان شت ڕوویە، لێرەیە کابرا ساڵی لافاوەکە ئەزانێ بەڵام ڕوودانەکە نازانێ، یان خاتە پاڵێک معلوماتێکی تازەی بۆ دروستە بێ. بۆیە لە ناو بیرمەندە موسڵمانەکانە ئەڵێن زەمان شتێکە ئێمە خۆمان بە بڕیار ئەیکەین بە پێوانە بۆ ڕووداوەکان، بۆ ڕووداوانەی کە ڕوئەدەن، بۆ حاڵەتانی کە ڕوئەدەن. کاک دکتۆر پرسیارێک لەوانێت جۆرێک بێ با بڵێیت ئەکرێ ویستی خۆی گەورە سروشتی زەمانەکان تێپەڕێنێ، ینی بە جۆرێکی تر وەکو موعجیزەی؟ طبعا موعجیزە کە پێناسەیەکرێ یعنی هین جیاکردنەوەی ڕووداوێک لە یاسا مادیەکان لەو یاسایانی کە خەڵک ئولفەتیان پێ ڕێک وەک ئەوەی کە لە ئیسرا و میعراج ڕوویدا، وەکو ئیسرا و میعراج، وەکو ئەوەی کە ئاسەفی کوڕی بەرخیا کە وەزیری حەزەتی سولەیمان بوو سەلامی خۆی لەسەر بێ لە چاوتروکانێکە عەرشی بەلقیسی لە یەمەنەوە برد بۆ فەلەستین. ئەمە چیمان پێڵێ؟ ئەمە پێمانەڵێ کە یاساکان ئەو یاسانەی کە خوا دایناون لە حاڵەتی نۆرماڵە، لە حاڵەتی سروشتی خۆیانە کاری خۆیانەکەن، بەڵام خوا ئەوەندە دەسەڵاتدارە چونکە خاوەنی یاساکەیە هەندێک جارە و یاسایانە ئیستیسنای تیاکە، ئیستیسنای تیاکە بۆ ئەوەی عەقڵی بەشەری بکەوێتە کار بۆ ئەوەی ئەمانیش بتوانن لە سەردەمانێکی ترا ئەوەی کە دوێنێ بەلایەن و موعجیزە بوو ئەمڕۆ بیکەن بە فیعل لە ڕێگەی عیلمێکە کە خوا پێیانەدا، لە ڕێی زانستێکەوە کە وەریەگرن بە لوتفی خوا. لەو هەر لەوەیە بمێنینەوە هەندێک دیمەن پیشانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دراوە کە ئەکرێ لە داهاتووە بەڵێ ئەوە ڕووداوە چۆنە؟ ینی بۆ نمونە ئەم زەمەنە چۆن نزیک خۆی کە ئەگەر ئێمە
لە شاری سلێمانیا بێینە بەرچاوی خۆمان بڵێ تۆ تا لە سەر جادەی شەستیت مەودای بینینت مەحدودە وای وردە وردە بڕۆرە سەر ئەزمەڕ یا بڕۆرە سەر گۆیژە مەوداکە هینە بینیانە فراوانترە بێ ئەگەر تۆ لەسەر بینایەکی بەرزە بینایەکی دەقاتە سەیری ئەطرافی بیناکە بکەی و ببینی لەو سەرۆ سیارەیەک بە توندیەت و لەم شێر و سیارەیە بە توندیەت چونکە تۆ لە ڕووی شوێنەوە موسەیتری بەسەریانە پێشبینیەوە کێم دووسارە بن بە یەک بدەن تەنانەت 5 دقه 10 دقه پێشەوەی بن لە یەک تۆ پێشبینیەکەی بەس کابرای سەر شەستیەکە نایکە وایان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شەوی ئیسرا و میعراجە لە بەستێنی زەوی چوە دەرەوە لە بەستێنی زەوی لە بەستێنی تەنان عورەفاڵێن لە بەستێنی عالەمی ئیمکان تێپەڕی نزیک بوویەوە لە عالەمی وجوب عالەمی ئیمکان دوو قەوسە باشە قەوسێکیان پێوتی عالەمی ئافاق قەوسێکیان پێوتی عالەمی ئەنفوس پێغەمبەری خوا لە عالەمی ئافاق و ئەنفوس تێپەڕی گەیشتە کوێ گەیشتە ماشاء الله ئەوەی کە خوا ویستی باشە کە ئەگاتە ئەوێ زەمەنە پێچرێتەوە وەکو چۆن تۆ لە شوێنە بەرزەکەەوە سەیرت کرد سیارەیە لێویەت و سیارەیە لێویەت پێش زەمن کەوتی تقریبا بۆچی چونکە کابرای سەر تۆ ئەتوانی بڵێ بە کابرای سەر شەستیەکە کاکە من 10 دقه لەوە پێشم تەسەور مەکرم دوانە بن لە یەک بەس ئەو تەسەوری نەیە کرد خوای پەروەردگار لە شەوی ئیسرا و میعراجە زەمان لا ئەبا لە بەرچاوی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بۆیە پێشەوە ژەبینێ و دوای ژەبینێ بۆیە هەموو عالەمی ئیمکانی وەکو تابلۆیەکە خاتە بەرچاو کە عالەمی ئیمکانی وەکو تابلۆ وەکو چۆن مخریجێکی سینەمایی فلیمەکەی دەرهێناوە سیناریۆکەی لە بەرە شخوسەکان نەزانێ بەڵام فلیمەکە نێتۆتە سەر پەردەی سینەما جارێ مخریجی سینەماییەکە ئەزانێ ئەوەڵ و کۆتایی فلیمەکە چۆنەیانمە بەڵام خەڵکەکەی تر نایزان بۆ چونکە فلیمەکە لای ئەوان پێچراوەتەوە جارێ بەڵام بۆ ئەو چونکە بەشی هەبووە لە ئیخراجەکە دەستی بۆ ئیخراجی کردووە دەرێنانەکە ئەو کردوێتی ئەو شتەکانی بینیوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا فەرمێ سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا نەک بۆی خۆی بە ئازایەتی خۆی ببینێ ئەڵێ خۆمان وامان لێکرد ببینێ بەشێکیش لە ئاەتەکانمان ببینێ كاتي خوي قولا فرمي يوم نطوي السماء كطي السجل للكتب زمنيش ام زمني اما ابيشري تولي قاليان واما اتشينا بونونا روجي دوائيان جيهاني شيتر روجي قيامتها زمني شيتر ما الله اكين لقاليان شون هو خوا فرمي يوم يعني ولا روجك الرودا اسمانا كان بيشريته وانا بلا بيقوم ان جاء فرمي كما بدأنا اول خلق نعيده یعنی یەکەم جار خەڵکمان چۆن دروست کرد یەکەم جار پێچراوە بووە دوایی کردمانەوە ڕامان خستووە وانە اینجا دووبارە وەکو یەکەم جاری لێکەین بە پێچراو بەڵام جیهانەکە ناچێتەوە عەدەم گۆڕانکاری لە سیستما دروستە بێ گۆڕانکاری لە نەزما دروستە بێ وانە ئەرزە بێ بە ئەرزێکی تر ئاسمانە بێ بە ئاسمانێکی تر وایانە کە ئەماچێتە عالەمی غەیبەوە و ئێمە ناتوانین زۆر قسەی لەسەر بکەین بەڵام ئەو زەمانەی کە بۆنونە لە ڕۆژی حەشرا باسی محاسبەی مرۆڤەکان دەکرێت بەڵێ زەمەنی ژەگۆڕێ زەمەنی ژەگۆڕێ زۆر باشە لە کۆتایی بەرنامەکە نزیک بینەوە پێم باشە کە دکتۆر باسی پێداویستەکانی مرۆڤ یان ئەوەی کە یان مخاتەبەی مرۆڤ لەگەڵ خۆیە چکە ئێمە زۆر پێویستیمان بەخوای گەورە هەیە ئەکرێ زەمەنی تیادا ڕەچاو نەکرێ یان بۆ نەکرێت لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر داواکاری و پێداویستی و مخاتەبەی مرۆڤەکان لەگەڵ خۆیانە جیاواز بێ و بگۆڕێ تا ئێستا ئەوەی باسمان کردوم مامەڵەی دەقەکانی خوا و خوا بوو لەگەڵ مرۆڤایەتی
بۆ سەردەمەکان ئێستا با بڵێن مرۆڤی سەردەمەکان ئەکرێ پێداویستیان جیاواز بێ و مرۆڤی سەردەمەکان پێداویستی ئەساسیەکانیان یەکێکە، یەکێک جیاوازیان نییە، یعنی هەر ئەوەتەی ئەی ئینسانی داواکاریان لەخوا داواکاری ئینسانە بێ لە هەموو سەردەمێکە ئینسان داوای ئەوەیەکە بەختەوەر بێ، چارەنووسی جوان بێ، چارەنووسێکی باشیە بێ. ئینسانی ئیماندار داوای ئەوەیەکە خۆی پەروەردگار لێ ڕازی بێ، داوای ئەوەیەکە لەگەڵ خۆشەویستانی بێ. وانە سورة تۆڵێکی هدينا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم أنعمت عليهم كي فرمي من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا فأولئك مع الذين أنعم الله عليهم. أو إخوان نعمتي خوي بسر رشتون أم شوار جماعة نبيين پیغمبران صديقين راستان شهداء شهيدان صالحين باشان چاکان وایاننا کەواتە ئینسانی ئیماندار لە هەموو سەردەمێکە ئەم مەفاهیمانەی لەبەرچاوە و ئەم مەفاهیمانە نەگۆڕن، ئەمانە گۆڕانیان بەسەرا نایە، چونکە ڕازگۆیی هەر ڕازگۆییە، ئەمانەت هەر ئەمانەتە، دەستپاکی و داوێن پاکی و دڵپاکی، عەدالەت و عەدالەت خوازی، یەکسانی و یەکسانی خوازی، وەفاداری و بێجەفایی، اینجا سیلەی ڕەحم، پەیوەندی ئینسانی، سۆز و بەزەیی، ئەمە لە هەموو سەردەمەکانە ئیشی ئەو چوار جەماعەتن، ئیشی ئەوانن. بۆیە ئینسان ئەگەر بیەوێ لەگەڵ خوا باشترین پەیوەندی هەبێ ئەبێ لە چوارچێوەی سنووری دەقەکانە، لە چوارچێوەی لا ئەقەل شەرع و عەقڵە مامەڵە لەگەڵ خوای پەروەردگار بکە، باوەڕی بەوە هەبێ کە من لە شوێنێک و هاتووم لە مەبدەیەک و هاتووم ئەچم بۆ چارەنووسێک، ئەو چارەنووسم ئەبێ دەسم هەبێتیایە، ڕۆڵم هەبێتیایە، ئەو ڕۆڵەی من بەشێکی بە جوهدی خۆم بەدەزێت، بەڵام بەشێکیشی بە لوتفی خوایی بەدەزێت، هەروەکو ئەو زانستەی کە ئێمە هەمانە، بەشێکی خوا بە بەهرە پێی یاوین کە عەقڵی داوینەتێ، حەواسی داوینەتێ، هەستی داوینەتێ، خەیاڵی داوینەتێ، زاکرەی یاوینەتێ، حافیزەی داوینەتێ، یادەوەری داوینەتێ، ئەمجا عەقڵی تەحلیلی یاوینەتێ، بەشێکی بە لوتفی خوایە، بەشێکیشی بە هەوڵ و تێکۆشانی خۆمانە، لەیسە للئینسانی ئیلا ما سعی. ئەبێ ئێمە هەم ئەو بەهرانەی کە هەمان و خوا پێی یاوین بەکاریان بێنین، تێو بکۆشین لەگەڵ ئەو بەهرانەدا بۆی بتوانین دوا ڕۆژێک سەرنجامێک چارەنووسێکی باش بۆ خۆمان دەستەبەر بکەین. پرسیاری کۆتایی پرسیارێکە کە مرۆڤایەتی زۆر با بڵێین دەسەوسانە لە بەردەمیا، ئەویش پەیوەندی بە ڕۆژی قیامەتەوە هەیە، کاتی هەستانی قیامەتەوە هەیە، با بڵێین دین وەڵامی ئەم پرسیارە چۆن نەداتەوە، قورئان وەڵامی ئەم پرسیارە چۆن نەداتەوە لە ڕووی زەمەنەوە. قیامەت دەبێ قورئانە فەرمێ إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت وإذا القبور بعثرت. ئەمە دلیل لەسەر ئەوەی نەزمی ئێستای کەونە گۆڕێ، گۆڕانکاریکی وا بەسەرێ کە حەدەسێکی وا گەورە دروستە بێ کە ژیان نامێنێ، ژیانی سەرزەوی نامێنێ. دەوترێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری کۆتاییە، ئاخر زەمانە، ئاخر زەمانە، بەڵام ئەوە 1400 ساڵ تێپەڕیوە و هەندێک پرسیارەکان ئەی بۆچی نەهات. ئاخر عەقڵی ئەمە زۆر بچووک تەسەوری شتەکانەکە، یعنی لە میتۆلۆژیای کۆنا هەیە عمری سەرزەوی بە 12000 ساڵ داناوە، هەیە بە کەمتریش، هەیە پێی وایە ئێستا سە نەفەر هەیە شەجەرەی خۆی دروست کردووە، شەجەرەی نەسەب بە 80 پشت خۆی واتەوە سەر حەزەتی ئادەم. بەم ڕوانگەیە بێ تەمەنی زەوی زۆر کەمە، تەمەنی مرۆڤ زۆر کەمە، بەڵام تەمەنی مرۆڤایەتی و تەمەنی زەوی زۆر لەوە درێژترەکە ئێمە تەسەوورێکی. کە پێغەمبەری خوا پێغەمبەری ئاخر زەمانە، یعنی پێغەمبەری ئاخر پێغەمبەرە لە سیلسلەی پێغەمبەرانە بۆ زەمانێک کە لەوێەوە دەست پێ ئەکات تا قیامەت، ئەوە معناکەیەتی. نەک بڵێن پێغەمبەری خوا تەنها پێغەمبەری 1400 ساڵە مەسەلەن بە تەمابین لە 2050 دنیا تێکچێ و قیامەت بێت و ئەمانە. ئەمە
تێگەیشتنێکی زۆر خوراافیە، تێگەیشتنێکە کە دەقە دینەکان پشگیری لێ ناکە. لە هیچ دقێکی قورآنی پیرۆزدا هیچ ئاماژەیەک بۆ دیاریکردنی زەمانی ڕوودانی ئەم حەدەسە گەورە هەیە؟ ئەفەرمێ نزیکە شوێنیا ئەگەڕێن زۆر بەوردی ئەفەرمێ اقتربت الساعة وانشق القمر. بەڵێ تۆ ئێمە تا بەرەو ئەم لاوە بین نزیکە بینەوە لە ساعت لە قیامەت، بەڵام ئەمە ئەمریکا مەسەلەیەکی زۆر ڕێژەیە، مەسەل چونکە تا لە خیلقەت دوورەکەوینەوە نزیکە بینەوە لە قیامەت، تا لە دروستبوونی ئادەم دوورەکەوینەوە معناوێ لە قیامەت نزیکە بینەوە. ئەمە بۆ هەموو سەردەمێکە گونجێ. یعنی بۆیە بەو سیغەیەش قورآن باسیەکە کە ئینسان هەز بە مەسئولیت بکە، هەز بکا بەوەی کە مەترسیەک لە ڕێایەتی، هەز بکا بەوەی کە ڕووداوێکی گەورە چاوەڕێیەکە. وایانە قورآن کە ئەو مەشاهیدی قیامەتێنە بەرچاومان بۆ ئەوەی لەحزە بە لەحزە ئینسانی مؤمین کە خۆی بە ئینسانێکی مەسئول دەزانێ، بە متعاهی دەزانێت کە ئاوەدانی بکە لەم سەرزەویە، خزمەتی مرۆڤایەتی بکە، خزمەتی خەڵک بکە و نزیک بێتەوە لەخوا، هەمیشە خۆی لەوە بزانێت کە ئەوە سبەینی قیامەتێتی. وایانە ئەنجا مردن قیامەتی بچووکی ئێمەیە کە ئەمریت قیامەتی تۆیە، بەڵام پێوتێ قیامەتی بچوو، قیامەت ئەلقیامە سوغرا، قیامەتی کۆبرا ئێمە نازانین کێ، بەڵام هەموو کەسێ لە تەسەوری خۆیان ئەتوانێت تەصنیفی ئەوە بکە بڵێ من تا ئەوەی تر ئەژیم، کەواتە بێ هەر لە ئێستاوە بزانم ئەوە ئەستێرەکان خەریکن دا ئەبارێن، بەنسبەت منەوە کە ئەمرم ئەستێرەکانم داباریون، بەنسبەت منەوە کە ئەمرم دەریاکان ئەتەقێنەوە، بەنسبەت منەوە کە ئەمرم خۆر ئەکوژێتەوە. ئەمەیە یعنی ئەو حاڵەتە ویجدانێ دەبێت بۆ دروستکە کاتێ و ئاەتانەیە خوێنیتەوە کە باسی قیامەتەکە، چونکە قیامەت ئەمرێکی حتمیە. زاکەڵا خێرا دەستان خۆش بێ. من زۆر سپاستان دەکەم سەلامەت کاتی خۆتان بە بەرنامەکەسی و لەبارەی ئەم هیوادارین ئەگەر هەڵەیەکشمان کردبێ ئینشاءڵڵا خوا بمان بورێ و ئێوەش بمان بەخش. دەستان خۆش بێ. بەڕێز دکتۆر سەواح بەرزنجی، سەرۆکی سنتەری زەهەی بۆ لێکۆڵنەوەی فکری کە میوانی بەرنامەکەمان بوو. دووبارە زۆر سپاس بۆ ئێوەش کە لە بەرنامەکەی ئامادەبوون و گوێگرێکی باش بوون لەگەڵمان. سپاستانەکەم دووبارە. بینەرا بەڕێز و خۆشەویستەکان، لێرە هاتینە کۆتایی ئەڵقی ئەمجاری بەرنامەکەتان تا دەرفەتێکی تر پێتانەگەینەوە بەخواتانە سپێرین. خواتان